سوودەکانی بەخێوکردنی پشیلە لە ماڵەوە و هۆکارەکانی وابەستەبوونیان بە مرۆڤەوە چییە؟ ئیسلام چۆن باسی بەخێوکردنی پشیلە دەکات و سوودەکانی چین؟ پشیلە بە ئاژەڵێکی ماڵی دادەنرێت و دەتوانرێت لە ماڵەوە بەخێو بکرێت. لە سوودەکانی بەخێوکردنی پشیلە لە ماڵەوە بەرزکردنەوەی ئاسوودەیی سۆزداری و پشتگیری دەرونیە بۆ خاوەنەکانی، یاریکردن و کارلێکردن لەگەڵ پشیلە هەستکردن بە ئارامی و ئاسوودەی دەروون و جەستە زیاد دەکات و پەیوەندی نێوان پشیلە و مرۆڤ بەهێز دەکات. پشیلە دەتوانێت لە زمانی مرۆڤ و کارلێکە جەستەییەکان تێبگات. کاتێک پشیلە هەست بە خۆشەویستی و گرنگی پێدانی لەلایەن مرۆڤەوە دەکات، وەڵامی ئەرێنی دەداتەوە و زیاتر وابەستەی مرۆڤ دەبێت. لەوانەیە پشیلە هەندێک نیشانەی دڵسۆزی بۆ خاوەنەکەی تێدا دەربکەوێت، بەڵام بە زۆری سربەخۆترا بە بەراورد لەگەڵ هەندێک ئاژەڵی ماڵی دیکەی وەکو سەگ. پشیلە بە ئاژەڵێکی پاکدادەنرێت لەبەر چەند هۆکارێک. لەوانە پشیلە زمانێکی نەرمی هەیە کە یارمەتیان دەدات مۆکانی پاک بکەنەوە و پیسی لەشی لا ببات. لە بەچکەیەوە فێری ئەوە دەبێت کە پیسایەکەی لە ژێرخۆڵ بشارێتەوە. ئەمەش یارمەتی دەرا بۆ پاراستنی پاک و خاوێنی شوێنەکە. هەروەها پشیلە بە باشی گرنگی بە پاک و خاوێنی کەسی و جەستەیی خۆی دەدات. هەرچەندە ئیسلام ڕاستەوخۆ ئاماژە بە بەخێوکردنی پشیلە نادات، بەڵام هیچ ناکۆکیەک لەگەڵ بەخێوکردنی پشیلەدانیە و زانایان بەپێی فەرموودەی پێغەمبەر درودی خوای لێبێت ڕێگەیان بە بەخێوکردنی پشیلە داوە. باز لەوەش کراوە پێویستە خۆراکی گونجاو و ئاوی پاک و چاودێری تەندروستی بۆ پشیلەکان دابین بکرێت.